لێرە مەسەلەیەک دێتە پێش ئەگەر کوشتنی کابرای کافری شەڕانی بەبێ کوشتنی ژن و ماڵی مەیسەر نەئەبوو ئایا ئەوانیش لەگەڵ یا کوژرێن کابرا بۆ نمونە ڕمانەیەکی پێ ئەبێ ڕمانەکە هەڵداتە ناویانەوە ئەم ڕمانەیە احتیمالی ئەوە هەیە کە ساچمەی بەر ژن و مناڵەکانیان کرد یان دەزڕێژەگەکە یان هاوەنێکیان پێوانێ وەلحاصڵ بە شێوەیەک لە شێوەکان ئەوی مەبەستە بەڵام احتیمالەیە ئەوانی کەشی بەرکەون ئەڵێن بەڵێ جائیزە ئەشێ بکوژرێن ئەگەر چی نەبەشداری شەڕەکەیان کردو نەیارمەتیشیاندا ئەمە لەو حاڵەتانەیە کە نەئەتوانرا لێک جودا بکرێنەوە تا تەنها کابرای شەڕانی لەناو ببرێت بەمەرجێک بە ئەنقەست ئەم کابرا مسلمانە بە ئەنقەست هەوڵی کوشتنی ژن و مناڵەکانی نەدابن و حەدە الئیمکان دەسی لەوان پاراستووە بەس بڵێن گرتوێت یە کابرای تاغوت ئەمما دوای ساچمە بەر ئەوانی ترکەوتوت دوو فەرمودە لەسەر ئەوە هەیە یەکەمیانی بن عومەر خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە وجدت امرأة مقتولة في بعض المغازي أو في بعض مغازي رسول الله صلى الله عليه وسلم فنهى رسول الله صلى الله عليه وسلم عن قتل النساء والصبيان لم حديث متفق عليه فرمي آفرتي چي كشراو ليشك لغزا كان دوزرايو بيغمري خواه عليه الصلاة والسلام برهلسي لكشتني آفرتو من على أنكر للرواياتي كترا فرمي فأنكر ذلك نقولي ليكر روايتي دوهم للصعب كري جثامة قال الرازي أفرمي سئل رسول الله صلى الله عليه وسلم عن الذرار من المشركين يبيتون فيصيبون من نسائهم وذراريهم فقال هم منهم أم حديث شانهر متفق عليه لبيغمري خواه صلى الله عليه وسلم برسار كرا درباري مالو منالي مشركة كان كشو هيرشيانا كريت السرو جنو مناليان بركون بيان جونا كريتو فرمي أوانيش لوانا للروايات كترا كلاي مسلمة أن النبي صلى الله عليه وسلم قيل له لو أن خيلا أغارت من الليل فأصابت من أبناء المشركين قال هم من آبائهم أرزي بيغمري أنكر عليه الصلاة والسلام ليان برسي أقر مفرزيك شو هيرش بكات سر مشركة كان من على كان يان بركونتشي فرمي أواني شهر وشي باوك كان يان نووي رحمه الله فرمي هم من آبائهم واتشنك هر لوانن كشتننا أنقصتكيان جائزة چونکە مناڵەکانیان هەر لە خۆیانن وەکو خۆیان دەرەچن میراتیان نەگرن هاوسەرگیری و خوێن و تۆڵەسەنەوەیان هەمووی هەر لەسەر ئەوانە بێتەوە مەبەستی ئەوەیە ئەگەر بە ئەم قەست نەکوژرێن قەیدی نییە فەرموودەکەی پێشتری ژنە کوژراوەکە کە دۆزرایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نکوڵی بەرهەڵەسی لە کوشتنی ئەو ئافرەت و مناڵانە کرد کە چونکە لە شوێنی جەنگەکە نەبوون و جیابوون شەویش بووە لە تاریکیە ژن و پیا زۆرێک لێک جا ناکرێنەوە خاستن لە ناو عەرەبە هەردوو لە ئەنجلی درێژیان لەبەرا بووە کوشتنی ژن و مناڵ لە حاڵەتی هێرشی شەوە بۆ سەر کافران کە ماڵ و مناڵیان لەگەڵا بێ جائیزە مهمەوە کە مادام بە ئەم قەست نەکوژرێن ئەوە مەزهەبی شافعیەکانە هەروە مەزهەبی ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە و جمهوری شەرع ناسانە فەرموودەکە بەڵگەیە لەسەر ئەوە و بەڵگەشە لەسەر شیاوێتی هێرشکردنە سەریان بە شەو بێ ئەوەی هەواڵیان بدرێتێ مادام بانگوازی ئیسلامیان بەگشتی پێگەیشتووە هەروەها بەڵگەیە لەسەرەوەی کە مناڵی کافران لە دنیاە حکمی باوکەکانیان هەیە ئەمما لە قیامەتە کە پێش باڵغبوون مردبن ئەوە شەرع ناسان سێ بۆچوونیان دەربارەی هەیە ئەلە کولین ئەوە شوێنێکی تر و بابەتێکی ترە کە ئەشە لە شوێنێکی ترا باز بکرێت چونە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بە هەندێکی لێ باز کردو لە مجەلەدی 12 لە لاپەڕە 48 بەدواوە ابن قدامە فەرمێ ئەشێ شەوان هێرش بکرێتە سەر دوژمن و جەنگیان بەرامبەر بکرێت ئیمامی ئەحمەدەی فەرموو جائیزە هەر ئەمە ابن قدامە ئەجێڕێتەوە خۆی حەمبەلیە ئەفەرمێ ئیمامی ئەحمەد فەرموویەتی کە جائیزە مەگەر غەزاکان لە بەرامبەر ڕۆما هەر بە شەو نەبوون ئەی فەرمووە نازانم لە شەرع ناسانە هەبوو بێ پێشیاو نەبوو بێ سوفیانی ثەوری لە ئەوزاعیەوە ئەویش لە عەبدوڵڵا و ئەمیش لە ئیبن عومەر و خوالیان ڕازی بێ فەرموودەکەی الصعبی کوڕی جەثامەی جێڕایەوە بۆ ئیمامی ئەحمەد کە تایە فەرمووی سئل رسول الله صلى الله عليه وسلم عن الذرار من المشركين يبيتون فيصيبون من نسائهم وذراريهم فقال هم منهم
کە پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرا کە شەو هێرشەکەینە سەر مشریکەکان لە شوێنی سرەوتنیانە و ژن و مناڵیان بەرەکەون فەرمووی ئەوانیش لەوان کە سوفیان ئەمەی جێڕایەوە ئیمامی ئەحمەد فەرمووی سەنەدەکەی ڕاستە و تەواو ئەگەر بوترێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرهەڵستی لە کوشتنی ژن و مناڵ کردووە ئەڵێن ڕاستە ئەگەر بە ئەنقەست بکوژرێن و دەستیان لێ نەپارێزرێ ئیمامی ئەحمەدە فەرمێ ئەمما ئەگەر بە ئەنقەست ژن و مناڵ بکوژرێ بە تەکید جائز نییە چونکە بەرهەڵستی کردنی کوشتنیان لەوەیە کە بە ئەنقەست بکوژرێن دەناکە هەموو تێکەڵن و شەوە و گوێ ناکرێنەوە ئەوە جائزە وەکو ئیمامی ابن قودامە ڕەحمەتی خوای لەوێ لە المغني وشرح الكبير لمجلدي ديم لا پر 503 نقلی کردو لإمام أحمدي كوري حنبل ورحمة إخوائي ابن حجر رحمه الله أماجيك بأجريك باحتمالك كشتني جنو منال جائز نما بيتو نسخ بو بيتو چونك للروايات السفيان وزهرية زياديك كفرمودوانان أفرمون قولي زهرية نكدقي فرمودك كلعلم حديثة بيوتر مدرج هميان بعربي قسان كردو مدرج لكردية الرونادا مثلا من أقر بيتو حديثة بجارمون كبيغمر عليه الصلاة والسلام أفرمي نهى عن قتل النساء والصبيان أما بعربي يجرمو أقر قسيتي خومي تيكلاو قساك كردية لبرو يكسر بيت جهة كريتو بلام أوي قولي إمام الزهري كفرمويتي تيكال بعربية كبو لبرو هردوشي عربي لسنن أبو داود هاتو قال سفيان قال الزهري ثم نهى رسول الله صلى الله عليه وسلم بعد ذلك عن قتل النساء والصبيان ابن حجر فرمي الزهري ما بس آماجبو بو فرمودكي الصعب كري جثامة بلام بشيويك لكاتي الرواياتك هيك أو برهالستي كردنكي كيبوه ألان أو كاتب وكمفرزكي نارد بو كشتني ابن أبي الحقيق أبو داود معني الروايات كردو ابن حبانيش أفرمين لغزاي حنين أبوه كأبو بشيويك بو خوي لا سندك شاهي لو شاهي كمدرج بو أبو بكر حازمي أمدو فرموديه هنا وفرمويتي هندق لفرمودوانانا فرمون فرمودي كم كشتني جنك كلا دوزيانوا فرمودي دوامي نسخ كردوتو هندێکی ترە فەرمون بە پێچەوانەوەیە دووەم یەکەمی نەسخ کردوتو هەندێکی تریانە فەرمون هیچیان نەسخ نەبوونەتەوە بەرهەڵستیەکە لە کوشتنی ئەنقەستی ژن و مناڵە و بەرکەوتنەکەیان لە شەڕا بەهۆی تێکەڵبوون و لێک جوداکردنەوەیانە شافعی ڕەحیمە الله وەکو سازاندنی هەردوو فەرمودەکە فەرموویەتی فەرمودەکەی ئەسەعب لە کۆتا عومرەی پێغەمبەری خوادا بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لە عومرەی یەکەمی ڕوویدا بوو بێ أو زمانة ابن أبو الحقيق كجرابو پاشان فەرمێ شتی وامان پێ نەگەیشتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگای بە کوشتنی ژن و مناڵ دابێت و پاشان بەرهەڵستی لێ کردبێت مانای بەرهەڵستیکردنەکەی لە لای ئێمە ئیمامی شافعی فەرمێ ئەوەیە کە بە ئەنقەست بیان کوژێت و دەستیان لێ نەپارێزێ لە کاتێکە کە جیاژبوو بوونەوە بشزانە ژن و مناڵن تەمان بۆی جائز نییە کە بیان کوژ کە ئەفەرمێ هم منهم ئەوانیش لەوانن واتە هەروەکو ئەوانوان کە ئیمانیان نەهێناوە تا کوشتنیان جائز نەبێت شوێنی نیشتەجێکەشیان دارولئەمان نییە تا بە پەیمانێک ئەمانیان درابێتێ یعنی نە ئیمان و نە ئەمان پەیوەستی بە مسلمانانەوە ڕەبت کردوونەت تا نەکوژرێن چکەوەی کە ناکوژرێ کافرە و ناکوژرێ ئەگەر ئیمانی هەنا مسلمان بۆ ناکوژرێ ئەگەر کافر بۆ بێ ئەمانی وەرگرت بێ ئەمانی دراوەت کە ئەمانیشی درا ناکوژرێ كوابو أو هروكو كافرك ما وتو خاصة كمحارب يشبو لبرا وشك بيغمري خواه صلى الله عليه وسلم هيرش كردنا سر يعني بشو ريبيا داوا ديارا وش لاها مكز روشنك اللي تيك تشرجاني جنگ دا بشو جنو منالو شراني كان همو ليك جيبنو تيكلبنو بيكترا دينو أرونو حتما بركونو ليانا كوجري لبروي مسلمانين ما في خونا كان أفوتيه ئەجینات تۆڵە و خوێن و کەفارەتیان نەدرێ ئەگەر لە ئەمانە بوو بن و کوژرابن کوشتنی ئەنقەسی مناڵەکانیان کە ڕێی پێ نەدراوە لەبەرەوەی کە باڵغ نەبوون تا کوفریان هەڵبژارد بێت و بەرگری لێ بکەن ژنەکانیشان لەبەرەوەی کە بەشداری جەنگ ناکەن لەمانەوەش ئومێدی مسلمان بوونیان هەیە گەر بمێننەوە پوختەی بۆ چوونەکەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بکە لە نەوەویەوە ئێمە نەقەڵمان کردووە نامانەوە لە شەرحی سەحیحی موسلیمە
بریتە لە گوناحبار نەبوون لە کوشتنی ژن و مناڵی کافرانی شەڕانی کە شەو هێرشەکرێتە سەریان لەگەڵ تێکەڵاوبوونیان بە پیاوانی شەڕانی کە نەئەتوانرێت لێک جودا بکرێنەوە و کوشتنەکەشیان بە ئەنقەست نەبووە چونکە کوشتنی ئەنقەستیان جائز نییە والله تعالى ئەعلم. ئەمە باسی دوو خاڵمان کردێکێکیان چاواشەکاری لە شەڕە و درۆکردنی ژێکێکە لە سیماکانیان بەرامبەر بە دوژمن بەرامبەر بە کافران لە حاڵەتی جەنگ و جیهادەکەیان لە حاڵەتی تری ئەماناوێ و هەروەها مەسلەی کوشتنی ژن و مناڵ لە هی کافرانی شەڕانی کە هێرشەکرێتە سەریان و بە شەرتێ بە ئەم قەست نەبێ و جودا نەکرابنەوە جوداشیان نەکات و کابرا نەزانێ ئەوەی کەەوە ئەوێت تیرەکەی تێگریا فیشێکی پێوەنێ نازانێت کە ئایا ژنەیان پیاوە.